جارێکتر یانی سلێمانی بەشداری خولەکانی کوردستان و عێراق دەکات و لە سیمناڵانیشەوە بە بەرنامەیەکی 5 ساڵە دەست دەکەنەوە بە چالەشیەکانیان. یانەکە جیاواز لە ساڵانی ڕابردوو بە بەرنامە و پلانێکی جیاوازترەوە بەشداری خولەکانی کوردستان و عێراق دەکاتەوە. یانەی سلێمانی بە چەند هۆکارێک ماوەی چەند ساڵێکە لە خولی کوردستان کشاوەتەوە، بەڵام بە پێی ئەو زانیاریانەی دەست پێیان کەوتووە. دەستەی کارگەڕی یانەکە لە ئاستی مناڵانەوە دەستی کردوتەوە بە چالاکیەکانیان لە یاری تۆپی پێدا. هەروەها بەنیازیشین بەشداری سەرجەم خولەکانی کوردستان و تەنانەت عێراقیش بکەنەوە. ئەمەدانە بڕابووین بەڕاستی لە وەرشی کوردستان، بەڵام خەیرانی دارایی دایبڕانی نەژنامە یانی وەرشی سلێمانی قەت دانەبراوە نە لە عێراق نە لە کوردستان، بەڵام خەیرانی دارایی زۆر کاتوای کرد کە نەتوانین ئێمە برەو بە هەموو یاریەکان بین نەجان چەند یاریێکمان هەرمانتوانی یاریەکان بکەن. بەنسبەت بە سەبارەت بە تۆپی پێ ئێمە تۆپی پێ بەرنمەیەکیمان داناوە، بەرنمەیەکی 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵە، ینی ئەمە ئاسان نییە بەرنمێت تۆ لە ئەکادیمیەوە دەست پێ بکەیت، دوایی بێ بێت شۆران، دوایی بێ بۆ تازە پێگەشتوان، دوای بچی بۆ لاوان، دوای بچی بۆ پێشکەوتوان بەدڵنیایەوە گەشتبینی. لەبەرەوەی ئێمە هەر لە سەرەتاوە ئەکادیمیەکان فێرگەکانماندانا فێرگەکەی سەر بەشداری خولەکانی کوردستانی کرد و ئەم ساڵیش کە تازە پێگەشتوانمان هێناوە بەشداریمان کردو لە خولەکانی کوردستانە و لە داهاتووە تیپی لاوانیشمانە بێ بەشداریەکەین و تیپی پێشکەوتوانیش وردە هەمووی بەشداریەکەین، بەڵام ئەوە پێم وتی پلانی چێوێت. دوای کشانەوەی لە خولی کوردستان ئێستا یانەی سلێمانی باستی بێچوەشێران و تازە پێگەیشتوان بەشداری خولەکانی کوردستان دەکاتەوە. یاریزانان و ستافی ڕاهێنەرانی تیپەکەش باز لە گەشتبینی خۆیان دەکەن بە تیپەکەیان و چاوەڕوانی داهاتوویەکی گەورەش دەکەن لە ئاستی یاریزانەکان. مەبەست لە دروستکردنی ئەم تیپە مەبەستە لەوەی کە ئەم تیپە بتوانین ببێ بە نوێنەری شاری سلێمانی، ببێ بە کۆڵەکەیەک بۆ نادی سلێمانی کە ئێمە لە مەدرسە و لە بەچێشێرانەوە دەست پێ بکەین بتوانین تیپێکی تۆکمە بە بەرنامە ڕێژی یانەی وەرشی سلێمانی دروست بکەین. ئەم ساڵ بەشداریکردنمان لە خولی تازە پێگەشتوانە تەنها مەبەستمان ئەوە بوو کە ئێمە لەو خولیا بمێنینەوە، بەس سەرەڕای ئەوەی ئێمە مەبەستەکەمان مانەوە بوو بەست تموحی یاریزانەکان و تموحی دەستەی ئیدارە و مۆحمان زیاترە بۆ ئەوی سەرکەین بۆ خولی نایە. بەدڵنیاییەوە ئەو بەرنامەی داڕژاوە بۆ تیپەکە پاشە ڕۆژێکی پرشنگجار چاوەڕێی تۆپی پێ یانەی سلێمانی و شاری سلێمانیەکە. بەهۆی قەیرانی داراییەوە کە بەرپرسانی یانەی سلێمانی بە هۆکاری سەرەکیدا دەنێن ماوەی چەند ساڵێکە لە خولی کوردستان کشاونەتەوە، سەرەڕای دابەزینیان بۆ ڕیزی پلەیەکەکان. یانەکە تووشی ڕەخنەیەکی زۆری وەرزشکاران و هاندەران و تەنانەت بەشێک لە بەرپرسانی شاری سلێمانی بوونەتەوە. لە لای خۆشیانەوە بەرپرسانی یانەکە چاویان لە دەستی حکومەت و وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە بۆ یارمەتیدانیان بۆ ئەوەی جارێکی تر یانەی سلێمانی لە یاریگای خۆی بەشداری خولەکانی کوردستان و عێراق بکاتەوە. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.